حکوومەتی هەرێم بە ناوی ڕێخستنەوەی سیستەمی کۆکردنەوەی باج و ڕسومات چەند بڕیارێکی دەرکردووە کە هەڵوەشاندنەوەی لێخۆشبوون لە باجیش لەخۆ دەگرێت. وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان 11 بڕیاری لەبارەی ڕێخستنەوەی باج و ڕسومات دەرکرد و ماوەی 6 ڕۆژی بۆ جێبەجێکردنیان دیاری کردووە. دوای ئەو قەیرانەیەک لە دواییەکانەی کە لەلایەن دەسەڵاتداران و چەند بازرگانێکی سیاسیەوە ڕوبەڕووی هاوڵاتیان کراونەتەوە، لە ئێستاشدا بە ناوی دەرکردنی یاسای چاکسازی و ڕێخستنەوەی باج و ڕسومات وەزارەتی دارایی چەند بڕیارێکی دەرکردووە لە چەند خاڵێکدا بارگرانی زیاتر بۆ خەڵک دروست دەکات. یەک لە بڕیارە هەرە باشەکان کە سەپاندنی باجە لەسەر کۆمپانیەکانی گەیاندن بە تایبەت کۆڕک و زین و ئاسیا لەو مشارکانی کە لە هەرێمی کوردستاندا ئەو باجە دەدەن بە هیچ زۆرێک ڕەوان نییە، یاسایی نییە کە هاوڵاتیەکی کوردستان ڕێژەی 120 لە باجی مەبیعات دەداتە هەرێمی کوردستان لە کاتێکدا ئەو باجە داهاتەکەی بۆ ناوچەکانی دیکەی عراق دەگەڕێتەوە. هەروەها وەرگرتنی باج لە سێکتەری نەوت کە بابەتێکی یان خواستێکی ڕەوای تەواوی هاونیشتیمانی و هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کە پێشتر وەرگرتنی باز لە کۆمپانیا نێوتەکان کۆمپانیەکانی سێکیوریتی، خزمەتگوزاری نەوت، مەجای وردبینی، ژمێریاری، هەموو ئەو کۆمپانیانە لەمە دوا پابەند دەکرێت بەوەی باجی شایستە بدەن بە بیانووی جیاجیا کۆمپانیەکانی نەوت ئەو باجیان نەداوە. هەروەها وەرگرتنی باج لە سیاراتی تایبەت بەداخەوە زۆربەی زۆری سەرمایە وڵاتە بوو بە ئاسن لە کاتێکدا حکوومەتی هەرێمی کوردستان هیچ سودمەند نییە لەو سەرمایەی کە بەدەدرێ بۆ سیارانە. ئەو سیارانش بە گوێرەی ئەو بڕیارەی کە دەرچووە ڕێنمایەک دەدەچێت لە نێوان وەزارەتی مالیە لەگەڵ بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی ناوخۆ بۆ وەرگرتنی باج لە سیاراتی مۆدیل بەرز و هەروەها ئەوانەی کە بەهایەکی زۆریان هەیە. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش باز لەو نائەدالەتی سیستەمی باز دەکات و دەڵێت بۆ هاوڵاتیانی ئاسایی سیستەمی باج جێبەجێ دەکرێت، بەڵام بۆ کۆمپانیا زەبەلاحەکانی سەر بە حیزب و دەسەڵاتدارانی خۆیان لێخۆشبوونیان بۆ دەردەکرێت و هەموو بارگرانیەکان خراونەتە سەر شانی هاوڵاتیان و ڕەچاوی قەیران و ژیانی خەڵک ناکرێت. باج لە کوردستانە نادادگەریەکی زۆر گەورەی تایە. بەداخەوە حکوومەت زۆر ئازایە بۆ جێبەجێکردنی یاسای باج لەسەر دوکانێکی مریش فرۆشتن، لەسەر سەرتاشخانەیەک، لەسەر گەڵسێک، لەسەر خواردنگەیەک، بەڵام بەڕاستی زۆر نمونەرمە بەرامبەر بە کۆمپانیا زەبەلاحەکان کە زۆرینەیان کۆمپانیای خۆیانن، ڕاستە خۆیان ناڕاستەوە خۆ. بۆ نمونە 800 کۆمپانیای بواری نەوت، پیشەسازی نەوت، سامانە سروشتیەکان بەخشراون لە باج و زۆر کۆمپانیای تری بوارەکانی تر بە هەمان شێوە بەخشراون لە باج. وە لە هەموو دنیا نەبووە کۆمپانیا بێت بە ملیۆنان دۆلار پێیاکە بیخاتە گیرفانیەوە بەبێەوە 1 دینار پابەندی هەبێ بەرامبەر بە خەڵکی وڵاتە، خەڵکی ئەو هەرێمە یا ئەو حکوومەتەی کە لە ڕێگەی یاساکانیانەوە ئەو داهاتەی دەستکەوتووە. لە ئێستادا هاوڵاتیان گەربیانەوێت ئۆتۆمبیلێک بە ناوی خۆیانەوە بکەن، ئەوا دەبێت باجی ژینگە و باجی ڕێگەوبان و کۆمەڵێک ڕسومات بدەن کە بۆ هەر ئۆتۆمبیلێک بە بڕی 700,000 دینار دەخەمڵێنرێت. حکوومەتی هەرێمیش بە ناوی ڕێخستنەوەی باج بەردەوامە لاکۆکردنەوەی پارەی زیاتر بەبێ ئەوەی هیچ یەکێک لەو باج و پارانە بخرێتە خزمەتی باشکردنی ژیانی هاوڵاتیان و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.